سلااوان لێبێت ژمارەیەک لە کێلی گۆڕەکان لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە دیوی ژوورەوەی 100 مەتری شکێنراون تا ئێستاش دیار نییە لەلایەن کێوە ئەم کارە ئەنجام درراوە و بەشێک لەو گۆڕانەی کە شێوێنراون لە نێو پەرژینێک داوە واتە هەمووی یەک خێزانە تا ئێستاش دیارنیە لەلایەن شێوە. من دەمەوێت قسە لەگەڵ شێخ ئەنەس بکەم کە دەمێکە لە نێو گۆڕستن یا شێخ سڵاو دێبێ پێمان بڵێ تۆ زانیاریت هەیە کەی ئەم کارە کراوە چ دەستێکی لە پشتەوە؟ وەڵاهی ئەمنەوە لە پێجەکان دیتم ئەوشتا کە براو بووە جێداغە بەڕاستی لە شاری هەولێرە شتە ڕوو بدات. ئەوە یەکەم جار نییە و دووەم جاریشە ئەوانیان شکاند بوو 25 هاتینەوە گۆڕەمان لێداوانە هەشکادراوە بەس دیسان دیارە دەستیان پێکردۆ ئێرێ و ئەن مەجموعەشکێشە و 15 قەبرە تێکیاندایان. یعنی ئەلێرە تەنها لەو شوێنە شکێنراون یاخود لە نانە هەر لەو قەبستانەی هەرچی دەستیان پێکەتیە هەندەشیان شکاندیە. یەک خێزانە بەڵێ بەوە یە خێزان بەزە و دیارە خێزانشکەیە پێشتریش ئەو کاریان کردیە و نامرۆڤانە چکەوە جێداغە پێمە سراسرم عزیزەشی جوانی دەفەرمێ بەلای قەبستانشدا بە شەرمەدا بڕۆ دوعای خێریان لێ بکە نەگەتە بچی شێواندنی گۆڕەکان جێداغە. ئەو بەردانش پێم وایە گرانە نرخ بەردانە تقریبا بە 4 وەرەقە 5 وەرەقەیە هەرەوەندێ. باشە پێشتر ئەو کارەکە کراوە کە ئاشکرا بۆ دواتر زانراوە چێنە ئەوە حکومەت دەزانی باشتر چکە دەتوانانی لێ دوای لەو بنەماڵی وەرگری ئەحتیمالیشە ئەوان معلوماتیان باشتر پێویست لەمە بچکە بە گۆڵ هەرگرین لە قەبستانەکان هەولێر دەوروبەری وەکو شێخ ئەنەس. وتت ساڵانی ڕابردوش ئەم دیاردەی ڕوویداوە لە شوێنەکانی دیکە لە هەولێرێ بە دەگمەن لە بازاڕی ڕوویدا بوو پار بوو بەستیان گۆ کابرا نەخۆشی هەبوو نەخۆشی نەفسی هەبوو گیراش و حکومەت یەک کۆڕنی لەسەر کرد. بڵێ دیارە ئەمەش ئەم ڕووداوە تێکدانی گۆڕەکان و شکاندنی کێلەکان کە وەک ئەو شاید حاڵش شێخ ئەنەس ئاماژەی پێکرد نزیکەی بە 15 گۆڕ شێوێنراون کێلەکانیان شکێنراوە. ئەمەش دوای ئەو ڕووداوە دێکە لە گۆڕستانی کۆیش گۆڕستانی مەسیحیەکان ئەم ڕووداوە ڕوویدا و نزیکەی چەند گۆڕێک کێلەکانیان شکێنراو و دووبارە لێرەش لە گۆڕستانی شێخ ئەحمەد ئەم کارە دووبارە کراوە تا ئێستاش دیار نییە کێ ئەم کارێک.